خۆشەویستەکەم ئەگەر ئەتەوێت لە ژیان تا بەختەوەر بی هەوڵ بدە هاوڕێکانی ژیانت کەسانی باش بن. ئەگەر ئەتەوێت لە ژیان تا بەختەوەر بی هەوڵ بدە هاوڕێکانی ژیانت کەسانی باش بن. خێزانەکەت کە هەڵێ بژێری، هاوسەرەکەت کە هەڵێ بژێری هەوڵ بدە کەسی باش بی. ئەو هاوڕێی کە لە مەکتەبە هاوڕێتە، لە زانکۆیە هاوڕێتە، لە پیشەکەتە کە هایتایە هەوڵدە هاوڕێی باش هەڵبژێرە، چونکە هاوڕێی باش یەکێکە لە هۆکارەکانی بەختەوەری ئینسان. رسول الله أفرمي صلى الله عليه وسلم: المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالي. أفرمي همو كسيك لسر دين الربازي برادركيتي جا با هول بدا لجيانا تماشایەکی باش بکە ورد ببێتەوە کێکا بە برادری خۆی. یعنی ئەگەر کەسی باش بکەی بە برادری خۆت بە تەئکید تۆش ڕێگای باشەگری دەبەر. ئەگەر کەسی گەشبین لە ژیانە بکەی بە هاوڕێی خۆت بێگومان خۆتیش گەشبین ئەبی. بەڵام ئەگەر کەسی خراپ، کەسی ڕەشبین بکەیتە هاوڕێی خۆت بەڕاستی ڕەشبین تەکا لە ژیانی دنیا. و لەسەر ئەمە پێشینانی کوردیشمان شتێکیان فەرمووە، من زۆر جار تەئکید لەسەرەواکەم ئەڵێم وتەی پێشینان و پەندی پێشینان زۆر جار بۆ ئێمە مەدرسە و قوتابخانەیە، چونکە هەمویان لە قورئان و لە حەدیسەکانی پێغەمبەرەوە وەرگرتووە. هەر لەسەر ئەم حەدیسە پێشینانمان فەرموویانە دوو گا لە دۆڵێکا بێ ناچنە پێستیەک ئەچنە خویەک. بۆیە بێگومان ئەو کەسێک کە هاوڕێتە ڕێک ئەچیتە خوی ئەو. حتا وتراوە ئەگەر بتەوێت کەسێ بناسی سەیری هاوڕێکەکە، هاوڕێکەی چۆن بێ ئەمیش ئاوا بێ. یعنی بۆ ناسینەوەی کەسێک ئەگەر هاوڕێکەیت بینی چۆنەوە طبیعەتی چۆنە تەئکید ئەمیش وایە، چونکە ئەگەر ئێستەش وەک ئەو نەبێ لە داهاتوە هێواشیاش وەک ئەوی پێتێ و خۆەکانی ئەو وەرەگرێ. بۆیە ئەگەر حەزەکەن بەختەوەر بن هەوڵدەن هاوڕێکانی ژیانتان کەسانی چاک و ڕوولەخوا و گەشبین بن، ئیتر تۆش بەختەوەرە بی ئینشاء الله تعالى. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد.